ئەمڕۆ لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە ناوەندی حەوت ڕەنگە پێشانگایەکی تایبەت بۆ کارە هونەریەکانی شێوەکار کازم مەعانی دەکاتەوە. پامنێرمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاتری لێوەرەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە تۆ لە بینەرانمان. ئێمە ئێستا لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکەین لە شاری سلێمانی. ئەمڕۆ پاش چەند خولەکێکی تر پێشانگایەکی تایبەت بەکارە هونەری و شێوەکاریەکانی هونەرمەندی وڵاتی ئێران کازم مەعانی دەکرێتەوە. دیارە ئەم پێشانگایە لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە سەرپەرشتی دەکرێت. من بۆ گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز بەختیار سعید گفتوگویەک ئەنجام دەدەین و چەند زانیاریەک لە بەڕێزیان وەرەگرین. کاک بەختیارگیان بە ئەرگ نەبێ بفەرموویتە ئێرە سوپاس دەکەم. بیرۆکەی ئەنجامدانی یاخود ڕێکخستنی پێشانگایەکی لەم شێوەیە بۆ هونەرمەندێکی وڵاتی ئێران چۆن بوو؟ دیارە بەردەوام ناوەندی حەوڕەنگە بیری لەوە کردوتەوانێ ئەزمموی جیاوازی هونەرمەندان ئاگەر لە وڵاتانی دەوروپ پشتی خۆمانەوە بیان لە وڵاتانی ئەوروپاوە بێنێتە ناو شاری سلێمانی. بۆ پێی بڵێن شاری سلێمانی پایتەخت ڕۆشنبیری هەرێمی کوردستانە لەبەرەوە گرنگە کاری جیاوازی هونەری تەکنیکی جیاواز بێتە ئێرە هەم بۆ بەرچاوی هونەرمەندەکان کە بتوانن سوود لەو تەجروبە جیاوازانە وەرگن لە هەمان کاتە بۆ چاوتێربوونی جیاوازەکان ناکرێت ئێمە یەک ستایلی کارکردن بەردەوام بینەوە بە بەرچاوی بینەرانە. ئەتوانم بڵم خۆشحاڵم ئەم ساڵ ئێمە 13 پێشانگامان هەبووە، ئەتوانم بڵم پێشانگاکان هەمووی یەک لەوی تر جیاوازتر بووە کەواتە گرنگە ئێمە ئەم تەجروبە جیاوازانە بینینە ئێرە. دیارە من کاکازمم لە ڕێگەی پەیوەندی ئەتەرنێتیەوە با بڵێن یەکترمان ناسی و داوام دەکرێت گەر پێ خۆش بێ پێشانگایەک بێنێتە شاری سلێمانی ئێش بە دڵخۆشیێوانە داواکە قبوڵ کرد. کاک بەختیار ئەو قورسیانە چین کەیەنە بەردەم ناوەندە هونەریەکان بۆ هاوکاریکردن و پاڵپشتی لە هونەرمەندان بە تایبەتیکردنەوەی پێشانگا بۆیان ڕاستە قورسی زۆرە بارگرانیە زۆرە بە تایبەت بۆ ناوەندە هونەریەکان و ناوەندی حەوت ڕەنگە با باسێک لەو قورسیانەش بکەن کەیەنە بەردەم ئێوەی هونەرمەندان. ئێمە ئەم ساڵ 13 پێشانگام هەبووە تەنها یەک پێشانگا من سپانسەرم هەبووە 12 پێشانگا لەسەر ئەرکی ناوەندی حەوت ڕەنگە کە لە چاپەمەنیە لە هۆتێلە نان خواردنە پێداویستەکانی کە هەمووی ناوەندی حەوت ڕەنگە خۆی کردوتی. کێشە لەوەیە هیچ شوێنێک نییە کە پشتگیری ئەم چالاکیانە بکات. بەڕاستی تۆ بتەوێت شارێک لە ڕووی کللتوری و لە ڕووی هونەریەوە گەشەی پێوەی پێویستی بە پشتگیری هەیە یاخود دروستکردنی بازارێکی بۆ کاری هونەری. کاتێک گەر بازارەکە بێت تۆ پێویست بە هیچ سپانسەری هیچ شوێنێکیکە نییە، بەڵام بەداخەوە لێرە یاسایەک نییە کە ڕێخەری ئەم کارانە بۆ من ئەو هەموو میوانخانەیە لە هەرێمی کوردستانە هەیە، ئەو هەموو کافتریا و ڕێستۆرانتە هەیە، ئەو هەموو پرۆژەی شوخە و بینایە دروست دەکرێت. یەک بڕیار نییە کە بێت ئەمانە ڕێژەیەکی کاریان کڕینەوەی کاری هونەرمەندان بێت. ئەگەر ئەمە ببێت ئێمە پێویستمان بە سپانسەر نابێت، بەڵام بەداخەوە کە ئەمەنەیە تۆ ناچاری پەنابەریت بۆ کۆمپانیایە بۆ لای شخصی ناو حکومیە تا ڕادێت تا حیزبیش، بەڵام ئەوەیە تا ئێستا هەموو جودەکانەکەوێتەوە سەرتاکە کەسی خۆمان. بە هیواین ئەو کێشانە لە ساڵی داهات و ساڵی 2024 کە ساڵی نوێەکە ئەو کێشانەی بەردەم هونەرمەندان هەل بکرێن و چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. کاک بەختیار لە ساڵی 2023 وەک خۆت ئاماژەت پێیا کۆمەڵێک پێشانگا و کاری تایبەتان بۆ هونەرمەندان هەبووە. پلانتان چییە بۆ ساڵی نوێ 2024؟ ئێمە تا ئێستا تا مانگی 5 بەرنامە ڕێژیمان کردووە. لە بەرنامە ڕێژیەکە بۆ نمونە لە ناوەڕاستی مانگی یەکە پێشانگایەکی خۆشنووسی نێوان هەرێمی کوردستان و ئێرانمان هەیە. دیارە هەر یەک تایبەتمەندی خۆیە لە جۆری هەڵبژاردننی بابەتەکان یاخود جۆری خۆشنووسیەکان. ئێمە خۆشنووسیەکێکە لەو بابەتانەی کە بڵێن گرنگی پێ ناین، بەڵام لە وڵاتێک وەکو ئێرانە خۆشنووسیەکێکە لە ترۆپکەکانی کاری هونەری لە ڕووی نرخەوە لە ڕووی تایبەتمەندیەوەنە. من هەوڵم ماوە ئەم هونەرژ لە لای ئێمە گەشە بکات. دیارە ئەم ساڵ 2 پرۆژەی خۆشنووسیمان هەیە. لە هەمان کاتە ئێمە ئەو دیداری کاریکاتێری کە ساڵانایی کەینەوە ئەم ساڵ بۆ یەکێک لە ڕۆمانوسە زۆر دیارەکانی کوردە کەویژە شارکەمالە. لە هەمان کاتا کۆمەڵە پێشانگا و پرۆژەمان ڕێخستووە بە هەمیەوانەیە ئەتوانین بڵێن هەمە ڕەنگیکی زۆر تایبەت هەیە لەناو پرۆژەکانە. دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆ هونەرمەندان و ناوەندی حەوت ڕەنگە. بەڵێ سەوسن من هونەرمەند کازم مەعانیم لەگەڵ ئامادەیە. پێم خۆشە گفتوگویەکیش لەگەڵ بەڕێزیان ئەنجام بین، بەڵام بەداخەوە ئەم هونەرمەندە زمانی کوردی باش نازانێت لەبەر ئەوە هاوکارێک لەگەڵمان ئامادەیە و ئەو دەتوانێت تەرجمەی گفتوگۆکەمان بۆ بکە. سوپاسیەکەین. کاکازم بەخێر هاتی بفەرموویتە ئێرە زۆر سوپاس دەکەم. ئەمڕۆ لە شاری سلێمان و لە پایتەختی ڕۆشنبیری ئەم پێشانگایەت کردوتەوە تا چەندێک خۆشحاڵی کە لە کوردستان و لە شاری سلێمانی بەشداریت و بە چەند تابلۆ بەشداریت کردو لەم پێشانگایە؟ من کازمانی هستم. خیلی خوشحالم که در منطقه سلیمانی هستم
کشور و یا شهری که بسیار بسیار هنرمند، هنردوست، ادیب و شاعر و نویسنده داره و خیلی خوشحالم که افتخار داشتم اینجا با 30 تابلو حضور داشته باشم و از جناب استاد بختیار سعد تشکر میکنم که از بنده دعوت کردن. ئەڵێ زۆر خۆشحاڵم کە هاتوومەتە سلەیمانیە بۆ ناوچی سلەیمانیە. سلەیمانی شارێکی هونەرپەروەر، شارێکی پڕ لە ئەدیب، شارێکی خۆش بە نزیکەی 30 تابلۆ بەشداریم کردووە. سپاسی کاک بەختیار سەعیدیش دەکەم کە منی بانگەشت کردووە بۆ سلەیمانی. کاتێک سەیری تابلۆکان ئەکەین دیمەنی کوردەواری و فۆلکلۆری کوردەواری دیارە بە فۆتۆکانیەوە یاخود بەکارە شێوەکاریەکان و تابلۆکانیەوە. چی وای لەم هونەرمەندە کردووە کە لەسەر کیژە کورد تابلۆیەک دروست بکە هەم بە جلوبەرگ و هەم بە کوردەواریانە؟ چی وای لە کاکازم کردووە ئەم کارە بکە؟ فهمیدم. من خدمت شما عرض کنم که کرد یک فرهنگه به نظر من و من در حقیقت یک فرهنگ رو نقاشی میکنم و ارتباطی که بین ایران و کردها هست و ارتباطهای فرهنگی و هنری که من خیلی دوست دارم و عاشقش هستم و اینکه کردها و سلیمانی حالا خطه اینجا خیلی خیلی انسانهای ادیب، شاعر، نویسنده و خوش آب و رنگ هستن توی بحث هنر و اینکه تمام نقاشی ها رنگ و لعاب داره، رنگ داره، حس داره، زندگی داره، نشاط داره و همه اینا زیباست. کورد خۆی کلتورە، کلتورێکی جوانەیە. سلەیمانیە کەشوهایەکی تایبەتی هەیە لەباری هونەریەوە، هەستی تایە، شاعیری تایەوەی تایە. ئەڵێ هەر ئەوەش بووە کە من دەمەوێ کلتورەکە شێوەی کلتورەکە بچێشمەوە. کاتێک سەیری تابلۆکان ئەکەی بە تایبەت تابلۆ کوردەواریەکان ناڵێی بەدەست کێشراون و کارێکی شێوەکاری بێ لە کارێکی فۆتۆیی ئەچێ ئەو تەکنیکانە چین کە بەڕێستان بەکارتان هێناوە؟ خدمت شما عرض کنم که تابلوهایی که خب من کار میکنم با توجه روحی خودم سعی میکنم به سمت خیلی حالا 100% عکس نه ولی رئال کار میکنم و تکنیکی دارم سعی میکنم ساخته و پرداخته باشه و فکر میکنم که حس و حال و روحی خودم با این روش بهتر القا میشه به مخاطب. ئەڵێ بۆ ناخی خۆمە گەڕێتەوە من ئەمەوێ 100% نا بەڵام دەمەوێت زۆربەی تابلۆکانم لە وێنە نزیک بکەمەوە ئەو تابلوانێکی کێشاومە لەبەر ئەوەیە کە تابلۆکان دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ بەڕێز هونەرمەند کازم مەعانی کە بەڕێزیان خاوەنی ئەم پێشانگەیان. بەڵێ سەوسەن دیارە تابلۆکان زۆرن و هەمویان قەبارە و شێوە جیاوازن کە لە هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە ئەمڕۆ کاتژمێر 3 دەکرێتەوە بینەران دەتوانن ئامادە بن لە پێشانگاکە و بینەری کارە شێوەکاریە جیاواز و ناوازەکانی ئەم هونەرمەندە بن.